لە شاری هەولێر کۆنفرانسێک بۆ گفتوگۆ لە سەر هەڵبژاردن و بابەتی کۆتای پێکهاتەکان و کەمینەکان لە هەرێمی کوردستان ڕێکخرا. بەداخەوە کە لە ڕابردە زۆر باسی کۆتا کرا و زۆر گلەی لەسەر کۆتا هەبوو تێبینی هەبوو کە مەشتێکی زۆر کە ئاساییە. پێکاتە و کۆتاکان پێیان وایە مافی پێکاتەکان دەبێت لە دەستور بچەسپێت و گۆڕانکاری لە شێوازی کاندیدیان بکرێت بە جۆرێک هەوڵاتیانی پێکاتەکان ڕاستەوخۆ دەنگ بە نوێنەری خۆیان بدەن و لە پەرلەمان نوێنەری ڕاستەقینەی پێکاتەکانی خۆیان بن. ڕۆژی دەنگدان لەسەر قائیمەی پێکهاتەکان لەسەر کاندیدەکانی پێکهاتەکان ڕۆژێکی تایبەت بی لەگەڵ ڕۆژی دەنگدانی تایبەت نەک لەگەڵ ڕۆژی گشتی لستەیەکی سربەخۆی خۆیان هەبی ئەوانە پاش کۆی فلانە لایەنەکەنیان دەنگیان پۆدرا و ڕەنگیشە هەڵبژاردنە کۆنەکانیش بینیمان هەندێک کەس هەیە لە پێکهاتەکان کەوا مەدعومە یاخود دەعم دەکرێتن لەلایەن هەندێک حیزبەکانی تر بۆ ئەوەی دەنگی بۆ بدرێەوە تایبەتی لە ڕۆژی دەنگدانی تایبەت ئەمانە ئەبێ هەمووی بمبڕ بکرێتن. چاودێرێکی سیاسیش پێی وایە بە ئەوی پێکاتە و کەمینەکان بە دوای ویست و خواستەکانی دەسەڵات نەکەون پێویستە گرنتێکیان لە پەرلەمان هەبێت بە ئەوی لە بابەتە سیاسیەکان هێزە دەسەڵاتدارەکان بۆ مەرامە سیاسیەکانی خۆیان بەکاری نەهێنن. بەکارهێنانی ڤیتۆ وەکو کەرەستەیەک ڤیتۆ مۆدلێکە کە لە دنیا زۆر باوە مەسەڵەن تۆ یەک نوێنەریش هەبێ پێویست بۆ نییە بچی لەگەڵ زۆری نەڕێککەویت و لەگەڵ ئەوبی لە بوارە سیاسیەکە تا زەمانەتی مافێکت بکە ئەو کە با بڵێن ئەم بیرۆکەیە وا دەکات زەمانات زیاترکەین ئەو کاتە کەمینە ناچار نابێت لەگە زۆری نەبڕوە ئەگەر ئەو ڕۆ زۆری نەبوون من لە هەرێمی کوردستان پارتی دیموکراتی کوردستان ئەگەر بەیانی زۆری نەبتێچێت نیشتیمانی کوردستان لەگەڵەوە دەڕۆن چکە پێویستیان بە حیمایە هەیە پێویستیان بە پاراستن هەیە لە چێ دەتوانن بەشدار بن و بپارێزرێن کاتێک لەگەڵ ئەو زۆرینەیە کە حکومڕانێتی دەکات فبۆ ئەوەی زەمانکەین دەبێت پرۆسەیەکە بێ لە با بڵێن ڕێکخستنەوەی ئەو پرۆسەیە و زامنکردنی بۆ ئەوی نەکەونە ژێرباری با بڵێن زۆرینەی سیاسی. لە کۆمیسیۆنی هەڵبژاردن ئێمە خۆمان نوێنەری لە ماوەی 3 دەی ڕابردوودا بەشێک لە نوێنەرانی پێکاتەنەتەوەی ئاینیەکان کە خاوەنی 11 کورسی پەرلەمان بوون زۆر جاران لەلایەن هێزە سیاسەت دەسەڵاتدارەکانەوە بۆ یەکلایکردنەوەی پرسەکان بە بەرژەوەندی خۆیان بەکاریان هێناون ئەمە ژوای کردووە لەلایەن دەسەڵاتدارانەوە بەردەوام ڕێگری لە ڕێخستنەوەی پرسی پێکاتەکان لە هەڵبژاردنەکان بکرێت. گەیلان سابیر، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.